جا من تحدايان دەکەم چەند حزبی ئیسلامیمان هەیە لەم کوردستانە 3 حزبی ئیسلامیمان هەیە وانە تحدای سەرکردەی هەر 3 حزبی ئیسلامیەکە دەکەم بابێن دابنیشین لە دیدارێکدا لە دیبەیتێکدا با ئێمە باز لە سەرکردایەتی کورد بکەین با زۆر بەڕاشکاوانە قسەی لەسەر بکەین بۆی لەو میلەتەی نەشارینەوە ئایا سەرکردایەتی کوردی ئەمڕۆ کافرە یا مسڵمانە نەک لەو لاوە باوەشی پیاکەن و سەری ماچکەن لەو لاشەوە گەنجەکانیان هاندەن دژی ئێمە ئەمانە لەگەڵ تاغوتن ئەمانە علمانی و کوفر بە وەلی ئەمر دەزانن کاکە تۆ کردوتە تۆ دەیکەیت ستا سبەی پەرلەمان چی هەڵدەبژێرێت پەرلەمان چی تێدایە حزب ئیسلامیەکان چی تێدانیان زۆر چاکە کاتێک کە ڕابردووش نەک هەر ئێستا لە پەرلەمانی ڕابردوو حزب ئیسلامیەکان چی تێدا بوون کە دانانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دانرا هەردووکیان خۆ لە حزبی علمانین وانە چێ دەستی هەڵبڕی هەمویان هەڵیان بڕیان حزب ئیسلامیەکانی دەستیان هەڵبڕی و چیان دانا ئەو دوو نەفەریان دانایەکیشیان بە سەرۆکی حکوومەتیشیان بە جێگرەکەی کەواتە بۆ شەرم ناکەن ئایا عەبدولەتیف و سەلەفیەکان هاتن ئەوانیان کرد بە سەرۆکی حکوومەت ئەوانیان کرد بە وەلی ئەمر یا ئێوەی ئیسلامی ئێوە ئەو کەسە بە وەلی ئەمرەکان کە ئەوان هەڵیان بژاردووە ئێوە خۆتان هەڵتان بژاردن ئێوە دەستان بۆ بەرزکردنەوە ئێوە کردن دەنجی ئەو هەموو خەڵکەتان کۆ کردەوە هەرچی مسلمانێکە کە دەنجی بۆ ئێوەدا لە هەڵبژاردن کۆتان کردەوە و بە پوختی تان ئێمەش دەمانوێت تۆ سەرکردەی حکوومەتی کوردستان بی تۆش جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان بی ئێوە داتان ناوە وەلی ئەمر نەک عەبدولەتیف دای بنێ لەو لاشەوە دێن یعنی فەلسەفە بەسەر ئێمەدا لێ دەدەن و منداڵ و هەرزەکانتان وا ڕاهێنا و واتان هانداون ئەمانە لەگەڵ تاغوتەکان و علمانیەکان بە وەلی ئەمر دەزان ڕۆڵەت خۆتان داتان ناوە سەرکردەکانی ئێوە دایاننا نەک من داینێم نەک من داینێم بەڵام من بە تەفسیلێکی علمی قسە دەکەم بەڵێ علمانیەت کوفرە بەڵام ئەوەی کەوتی علمانیم ناڵێن کافرە دوو جۆری هەیە جۆرێکی بە عەقیدەوە دەزانێ علمانیەت لادین بێدینە بەڵێ کافرە کە باوە بێدین بێ کافرە جۆرێکیشی نەخێر باوەڕی بەد ئیسلام هەیە و ئیسلام بە دینی خۆی دەزانێ بێدین نییە نوێژ دەکا ڕۆژوو دەگرێ حەج دەکا ئیسلام بە دینی حەق دەزانێ غەیری ئیسلام هیچ دینێک بە حەق نازانێ ئێوە تێنەگەیشتو بۆیە دەڵێ علمانیم هیچ نییە هیچ لە مۆزوعەکە ناگەڕێ العبرة بالمسميات لا بالأسماء مسلمانە من ناتوانم کافری کەم